و داوا دەکەم لەو باوکانە خاوەنی ئافرەتەکان ئەوانی زاڵمن با پێ بڵێن زۆربەیان ئەڵێ وەرەوە بۆ ماڵ کچەکەم بەس یەک مناڵ نابێبێنی بەبێ مناڵ لە خزمەتتە. ئەی باشە بە کوڕەکەت بووە ناڵی کوردوەتەنی کوڕپەرست بۆچی کوڕەکەت لەگەڵ خێزانەکەیە جیا بێتەوە لە خزمەتی مناڵەکانی کوڕەکەتایی بەڵام لە خزمەتی مناڵەکانی کچەکەتانیت. وەڵا ئەم مناڵانە مناڵی ئێمە نییە. تخوا ئەوە قسەی ئینسانی عاقڵە زۆر گوێمان لێوێ بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکیان هەیە زۆرێکیان دەڵێن وەڵا مناڵی کچ مناڵی ئێمە نییە بەس مناڵی کوڕ مناڵی ئێمەیە. ئەو مافی ئافرەتە لای تۆ ئەو مافی منداڵە باپیرەی ئەوی باپیرە ئەوی تریشی چی فەرقێک تەیە؟ باواز بێنید لەم قسانە وەڵا شەرمە. باشە باپیرەی خۆت ئەگەر پێت بڵێ ئەمە مناڵی من نییە چەندی پێت ناخۆشە زۆر ناخۆشە دە خەڵکیش پێی ناخۆشە. بۆیە ئاگادار بە مناڵ زیاتر هی دایکە نەک باوک. ئەو حەقیقەت و ڕاستیە کە بۆی نابێ لێ ڕابکەین. کەواتە پیاوەکەت خوشکی بەڕێزم ژنەکەت برای بەڕێزم هەر چیەک بێ لە پێشترە بۆ مناڵەکانی. بۆیە ئەگەر ژنەکەت کە تەلاق ئەدەی برای بەڕێزم تۆش کچەکەت کاتێ تەلاق دراوە ئەگەر مناڵێ دوو مناڵی پێ بوو هاتەوە بۆ ماڵ لەبەر خوا بە خێویکە مەڵێ مناڵی من نییە مناڵی تۆیە مناڵی جەرگی تۆیە کە کچەکەیە. ئەمە زوڵم مستەمە ئەمە بێڕێزیە بەرامبەر بە ئەو مناڵانە بۆ ژنە ئەکرێت. بۆی ئاگاداری با خۆمان بین. زۆر جا گوێمان لێ دەبێ مناڵی کوڕ بە خێو دەکەین چونکە مناڵی خۆمانە بەسی کچی ئێمە نییە. شەرمەزاریە بەخوا قسانە زۆر چونکە ئەو بەرامبەرە هەست ئەکات کە باوکی بەڕاستی خۆشی ناوێت نەخۆی خۆشەوێ کچەکە نە مناڵەکانیشی. لەولا شۆ خەفەتە خواستەی کە باوکی لە خزمەتی کوڕەکەی و مناڵی کوڕەکانە با لە خوا بترسین. وەڵڵای کچ بە کەڵکمان دێ بۆ دنیا و قیامەتمان. وەڵڵا کچ ئازیزترە وەڵڵا کچ بۆ دایک و باوک باشترە. با لە خوا بترسین زۆڵم نەکەین لەو ئافرەتانە.